پاش 5 ساڵ ماندووبوون و کۆکردنەوەی پارچە مێژوویەکان. ئەمە دیمەنی داخستنی ماڵی کەلتوری هەڵەبجەیە. کەلوپەل و پارچە مێژووی کەلتوریەکانی سەدان ساڵ پێش ئێستای شارەکە دەگوازنەوە شاری سلێمانی و بە یەکجاری مۆزەخانەکە و تاقە ماڵە کەلتوریەکە داخرا. سەرپەرشتیاری ماڵی کەلتوری هەڵەبجە ئاماژە بۆ دەکات هیچ کەس و لایەنێک هاوکاریان نەکردن و بۆی پێنەدانی شوێنەوە ماڵەکەیان داخست. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم کە هەر لە سەرەتای دامەزرانەری ماڵی کولتوری هەڵەبجە کە لە سەرتایوەکو ماڵی کولتوری هەڵەبجە ناسێنرا لەگەڵمان نابوون هەتا کۆتایەکەی. ئێمە سەرتا بە خۆبەخشی دەستمان پێکرا مانجی دروستبوونی ئەو ماڵە کولتوریەکە بە مۆزەخانەی کولتوری هەڵەبجە یەکەم مۆزەخانە لەو شارە ناسرا بوو. ئەمانجی سەرەکی ئەمە دروستبوونەوەی مێژوو ڕەسەن و فۆلکلۆری کوردی بوو بەتایبەتی لەو ناوچەیەکە هەڵەبجە عادەتی کە هەر کەس سەردانی بکردایە بۆکو خەم و ئازار و مەینەتی و ناڕەحەتی ئەیبینی. خۆی پێناسی هەر شار وڵاتێک پێناسی هەر وڵاتێک سەفەرکردنی هەر وڵاتێک تۆ سەرەتا بۆ مێژوی ئەو شارە ئاگەڕیت. مۆزەخانەش بەشێکە لەو ئەدایە کە تۆ بتەوێت پێناسی شارەکە ببینیت لە مۆزەخانەیە بینیتەوە. هەڵەبجەش ئەبوو کە پارێزگایەکی نوێ بوو. ئێمە ئەو هیممەت و هەڵمان ناڕاستە بە وڵاتی ڕۆشنبیریمان وەرگرت و ئەهلی بووینەوە خۆبەخش بووین، بەڵام خەم ساردانە حکوومەتم کاری بۆ کردین. ئێمەش هەموو پارچەکانمان ئەوەی کە تایبەت بوو بە خۆمان و خۆمان کڕی بمان هێنامانەوەشی تایبەت بوو هەڵەبجە و لە هەڵەبجە وەکو کۆن بەکارهاتوە ئەگەر ئێمە چش کڕیش بێتیشمان بەخشیمانە بە هەڵەبجە و لێو ماوەتەوە. ماڵی کەلتوری هەڵەبجە لە ناو بینایەکی مۆنومنتی شەهیدان بوو. پەیام بە دواداچوونی زیاتری بۆ داخستنی و شوێنە کەلتوریە کرد. بەڕێبەری ڕۆشنبیری و نەری شارەکە ئاماژە بۆ دەدات خۆشحاڵ دەبوون کە شوێنیان بۆ مۆزەخانەکە دابین کردایە، بەڵام بۆی نۆژەنکردنەوەی و بینایی مۆنومنت و نەبوونی شوێن لە بەڕێبەرایەتی ڕۆشنبیری نەیان توانی هاوکاریان بن. ئەوەش دەڵێت لەسەر داوای سەرپەرشتیارانی مۆزەخانەکە ماڵە کەلتوریەکەیان هەڵوەشاندوێتەوە. هۆکاری ئەوەی کە گواستراوەتەوە کەرستەکان هەندێکی براوەتەوە بۆ سلێمانی کە لەناو مۆنومنتی هەڵەبجەدا بوو بەڕێز بەرەوبەری گشتی کاروباری شەهیدان بەرپرسی مۆنومنتەکە داوای ئەوەیان کرد کە ئەبێت چۆڵ بکرێ ئەو جێگەیە لەبەر ئەوەی تعمیرات ئەکرێت و پارەی بۆ دەرچووە ئیشی تیاکرێ. ئەویش دیارە هەڵبەتە ناچار بووە پاش ئەوەی کە نەیتوانیوە مەسەلەن شوێنێک دابین بکات بۆ جێگەیە بۆ مۆزەخانەیە داوای هەڵەشاندنەوەی مۆڵەتەی کردو و ئێمەش بەکارە یاساییەکانی ئەو لیژنەیە هەستاوین. تا ئێستا هەڵەبجە مۆزەخانەی نییە. ماڵی کەلتوری هەنگاوێکی باش بوو بۆ دامەزراندنی مۆزەخانەیەکی گەورە و ڕۆژانە خەڵک سەردانی بکردایە، بەڵام ئەو هەوڵاش بە هیچ پاڵپشتێکی مادی و معنەوی بەرپرسانی ئیداری هەڵەبجە کۆتایی هات. بەڕێبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە دەڵێت کار لەسەرەوە دەکەن مۆزەخانەیەکی گەورە بۆ پاراستنی پارچە مێژووی کە لە پوریەکانی شارەکە بکەنەوە، بەڵام جارێ تەنیا لە قۆناغی بیرۆکە وەنگاوی یەکەمدایە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.